تەوەری دووەماندا ئەمانەوە بزانین لەوەی کە تا چەند هونەر لە هەرێمی کوردستاندا توانیوێتی ئەو هەموو تراژیدیایی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە لەوەی کە ئەمە ئەگەر لاپەڕەکانی مێژوو هەڵدەینەوە ئەبینی کە بە چەندین هەوراز و نشەودا تێپەڕیوە توانیوێتی لە ڕێگەی هونەرەوە ئەم پەیامانەی بگەێنێت لەوانەیە ئەگەر ئێمە زۆربەمان بەسەر شەقامەکاندا ڕۆشتی بێتین ئەو دیواربەندانەمان دیتی بە کە لەسەر شەقامەکان هەیە ئەگەر هەندێک جار وێنە کرابێت بە هەندێک لەو وێنە مێژوویانەی کە لە هەرێمی کوردستان ئاڕووی داوای خودت هەر چنەتەوە یەک بێت ئەگەر مناڵێکمان لەگەڵا بە لەوانەیە پرسیارمان لێ بکات بڵێ دایە باوکە ئەمە چییە لێرە ئەمە چێکە بۆ ئێمە بوویشی بکەینەوانێ بزانێت کە مێژوەکە چییە لە ڕێگەی ئەم وێنانەیە لەوەی کێمە ئەتوانین ئەم نەوەیە کە نەوەیەکە لە دوای ئەم کارە ساتانەوە لەدایک بووە ئێمە بتوانین دووبارە ئەو کارە ساتانەی بۆ بگەڕینەوە لەوانەیە هەندێک جار لە ڕێگەی پەیامەکانەوە لە ڕێگەی وتەکانەوە ئەمە بۆ مناڵان یاخود بۆ نەوەکانی ئەم سەردەمە کەمێک ئەستەمتر و قورستر بێت بەڵام لە ڕێگەی هونەرەوە هەمیشە پەیامەکان وەکو خۆی ئەگەیەنرێت لە هەموو وڵاتانی جیهانیشدا لە ڕێگەی هونەرەوە لەوەی کە پەیامە تراژیدیایەکان پەیامی ئەو وڵاتە یاخود شوناسی ئەو وڵاتە دەتوانێت بە جوانترین شێوە بگەێنێت بە هەموو جیهان و هەموو جیهان بتوانێت بزانێت لەوەی کە لەم وڵاتەدا چی بەسەر هاتووە بە تایبەتی هەرێمی کوردستان لەوەی کە چەندین کارەساتی بەسەر هاتووە چەندین مێژوو تراژیدیای هەیە ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەڕێز دکتۆر عوسمان قادر ئەحمەد وەکو شایەت حاڵێکی ئەنفال ئەمڕۆ بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ لەگەڵمانە میوانە بێ سڵاو لێبێت و بەخێر بێت زۆر سپاس بەنی جەنابتان باش زۆر سپاستانەکەم مەمنونم زۆر سپاس دکتۆر تاسە لە هەرێمی کوردستان تا چەند توانراوە ئەو هەموو تراژیدیایی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە کە بەسەر گەلی کووردا هاتووە لە ڕێگەی هونەرەوە پەیامەکان بگەیەندرێت زۆر سپاس دەکەم سپاسی جەنابتانەکەم فرساتەکەم بۆ بانگێشتکردنی من سەرەتا ڕێز و حورمەتم بۆ قوربانیانی ئەنفال و شەهیدانی شەڵاوەکانی ئەنفال ڕاگەیەنم سەرشۆڕی بۆ جاش و خۆفرۆشەکان کە بوونە هۆکاری ئاسانکردنی ئەو تاوانە کۆمەڵکوژیە گەورەیە کە هەتا ئیستا بەڕاستی پۆڵێن نەکراون دەستنیشان نەکران بۆ بە سزای خۆیان نەگەێنراون ئەگە بمانەوێ پەنجە بخینە سەبرینەکان زۆرن لە بواری ئەوەی کایە ئێمە وەکو حکوومەتی کوردی یا کۆمەڵگەی کوردی توانی بێتمان کارێکمان بۆ ئەم کۆمەڵکوژیە گەورەیە کرد بێ قورسە بڵێم نەکراوە بەڵام کردنەکەی ئەوە نییە شوێنێکی گرتە بێ توانی بێ ڕنگدانەیەکی وای هەبێ کاریگەری دروست کرد بێ ناوداریەکی دابێ بە دەرەوە یان لە زاکیرەی خەڵکی خۆمان ئەما بێتەوە ئێمە گەر بە دوچوونێ بکەین لە ناوتێژی گەنجەکانە پرسیار و جوابێ دروست بکەین تا چەند بە ئاگان لەوەی کەوا ئەنفال چۆن بوو چۆن کراچی کرا دەبینین کە شارەزایەکی کەم مزانیاریەکی کەممان دێنێ زۆربەی گەنجەکان بێ ئاگان لەوەی کەوا ڕووچی ڕوویداوە جاچی بەوەی کە لە دەرەوە بێت ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئێمە کەم و کوڕیمان زۆر بووە بێخەم بووین لەوەی کە چۆن بتوانین ئەم ئازارە بە شێوەیە لە شێوەکان وای لێ بکەین کە لە زاکیرەی خەڵکا بمێنێتەوە ناکرێ بڵێم هیچ نەکراوە بەداخەوە من هەمیشە ئەوە وتووە کە هەم وەزارەتی شەهیدان و هەم وەزارەتی ڕۆشنبیری پاری چاکیان سەرف کردووە لەوەی کەوا بۆ مەراسیمەکان و یادەکان و ئەوان بەڵام بەداخەوە چکم بە شێژەوەیکی سیستەماتیکی ئاکادمی دروست نەبووە نەکراوە هیچ پێگەیەکی دروست نەکردووە ئەو فلیمانی کە دروست کراون بە خەیاڵی زۆربەی پاریتیا سەرف کراوە نەهاتونەتە بەرهەم یا نەبوون بە کارێکە بەرچاو بکەوێ و کاریگەری هەبێ زانکۆکانمان کارێکی وان نەکردووە کە کتێبێ بەدەیان کتێب تەرجمە بکرێ و بڵاو بکرێتەوە بچێتە بواری توێژینەوە و لە سەنتەری توێژینەوەکانی جینۆسایدا بێ بە ژمارەیەک کە قسەی لەسەر بکرێ و ڕەنگدانەوەی هەبێ بە حکمەوەی کەوا من بەرکەوتم بەوە هەبوو چەند جارێک چوومەتە کۆنفرانسە نێو دەوڵەتیەکانەوانە هەست بە غوربەتێکی سەیرەکەم کاتێکا کە ئەم بابەتە نەبووە بە نمونەیەک لەوەی کەوا وەکو نەیشنێک وەکو کۆمەڵگەیەک کە ئەم هەموو نەهامەتی بەسەر بێ بە بەردەوامی نەک لە ئەنفال ئێمە بە درێژایی مێژوو بووین بە قوربانی دراوسەکانمان داگیرکەرەکان بەڵام باسمان ناکەن هۆکارەکەشی کە من پرسیومە هەر ئەوەیە کە ئەڵێ وجودتان نییە
کتێبی تەرجمەکراوتان نییە بابەتتان نییە کە کاریگەری هەبێ لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیە لە ناو پێشانگە نێودەوڵەتیەکانە فلیمایەکی وامان بە دنیا نەناسانوە کە بچێتە ناو عمقی ئازارەکانی ئەنفالەوە لە ڕووی مێژووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەموو ئەو بوارانی کە توانین دەسی لێبێ بەڵێ خۆی هونەر دەتوانێت بە هەموو شێوەکانیەوە کاریگەری زۆر گەورە دروست بکە بۆ هێشتنەوەی لە زاکیرەی خەڵکە ئێمە دەزانین هەروەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەگەر ئێمە پەیکەرێکی کاریگەرمان هەبێت یان دیواربەندێکی کاریگەرمان هەبێت لە ڕووی کوالەتی لە ڕووی ئەم قەوانێ ئەو کەسە ئەزممویکی هەبێت لەگەڵ ئازارەکانە و بتوانێت بچێتە ناخی گەنجەکانەوانە ئەو خەڵکە میوانە بیانیەکانەوە بۆی ئازارەکانی پێوە دیار بێ دەکری ئەمێ بێ بەسەر تایەک بۆ مۆنیمنتێ بێ بە مەزارێک بۆ ئەوەی کە ئێمە بچین چەپکە گوڵێکی لێدا بنین مە بەداخەوە کارەکانیشی سە بە نمونە بن زۆر گلەیم لە زانکۆی چەرمۆ هەیە یان قایمقامی چەرمۆ هەیە با بڵێن ئەوانەی کە چەمچەماڵ مۆنیمنتێکی گەورە کراوە لەوەیە کە 32 مەترە لە سەردەمی دکتۆر ڕەزادا لەوێ زۆر بە گرنگی و بە احتیمامەوە لەسەر یەکێ لە گردە گەورەکانی ناو چەمچەماڵە بەسەر چەمچەماڵە ئەڕوانێ مۆنیمنتێکی شایستەمان کردووە نە بە قسەی من بە قسەی زۆر ئەوانی کەەوە شارەزاییان هەیە و لە دەرەوانێ پسپۆڕیان و بوارە هەیە بەڵام تا ئێستا دەرگایەکیان بۆ نەکردوێتەوە کە خەڵک بچێتە ناویەوانێ کە بچێتە بەردەمی ئەمە بەڕاستی هۆکاری ئەوەیە کە بێ ئاگان لەوەی کە کاریگەری ئەمە چەندێک گرنگە لەسەر ئەوەی کە بینەر بەرکەوتی هەبێ بەرامبەری ئەمە ئێمە بێ بەڕاستی گەنجەکانمان پەروەردە بکەین بە شێوەیە لە شێوەکان کە لە مێژووی جینۆسایدی وڵاتەکانی کەش شارەزاییان هەبێت تا ئەهمێت بۆ جینۆسایدەکانی خۆمان دابرێن هەتا نەزانی کە میلەتانی کە چیان بەسەر هاتووە ئێمە ناتوانین بایەخی ئەو عمقی و ئازاری خۆمان بە تەواوەتی بزانین باشە دکتۆر لەگەڵەوەی بەڕێستان دیواربەندێکتان هەیە و ئێستا شاوکارانم شانیان نەبۆشتێ ناوینەتە ستۆدیۆ کە لە سەری چرە شەقامەکانی شاری سلێمانیە ئەم ڕەمزانە ئەگەر بە شێوازێکی زۆر ئەکادمی زۆر هونەری کاری لەسەر بکرێ بۆ نمونە باسی مۆنومنتە کرد لە چەمچەماڵ باسی مۆنومنتە بکەین لە کەلار باسی مۆنومنتە بکەین لە هەڵەبجە یعنی ئەگەر تۆ بیهێنیتە بەردەمی هەر ناوچەیەکی کوردستان بۆ خۆی تراژیدیایەکی تیان ڕوویداوە هەمووشی بە بێتاوانی ئەمە کراوە بەرامبەری ئەگەر ئەمانە لە ڕووی هونەریەوە کاری لەسەر بکرێ بە شێوازێکی ئەکادمی کاری لەسەر بکرێ نابێتە فیدباکێکی باش بۆ کەس و کاری ئەنفالکراوان نابێتە فیدباکێکی باش بۆ ناوچەکان نەوەکو تۆ ئەرکێکی قورس بخەیتە بەردەم خۆت و دوایش ئەرکەکە ئەوە نەبێت کە تۆ چاوەڕێتە کرد یان بە شێوازێک کاری لەسەر بکرێ ئەو کارە نەبێت کە تۆ چاوەڕێتە کرد بەڕێی تۆ چی بکرێ بۆ ئەمە زیاتر باشترە یاخۆ بە دیوێکی تر بام من ئەمە بیخەمە سەر ئەوەی لەم چەندەیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددیەوە تۆ لەم تراژیدیانە لەم کەیسانە تاوەکوی بتوانین ئێمە دایکێکی ئەنفال بتوانێت ئەو سنگەی کە پڕە لە گریان و پڕە لە تەواوی ئازار کەمێکی ساڕێژ بێ ناڵێت ساڕێژ بێت چکە ساڕێژ نابێتەوە چکە تاوانی چۆنە گەورێ کار لەسەر ئەمە کراوە من سەرەتا حەزەکەم بڵێم کە من لە سێ شوێنی گرنگی کوردستان ئەو مۆنیمنتە کردووە کە پانۆڕامای ئەنفالە لە سلێمانی لای شاری جوان لە چەمچەماڵ پایتەختی ئەنفال و لە شاری کفری لە دەوروازی شاری کفری هەمان شێوە بە ئەندازەی جیاجیا کە لەوێ بە سابتیدانراوە بەداخەوە تا ئێستا شوێنە پەیوەندیدارەکان ئەو گرنگیان پێنەداوە کە ئەو خوێندنەوەیان هەبێ ئەمەش دلیلەکەی بەس بۆ ئەوە گەڕێتەوەکەوە باسمان کرد کە تا ئێستا ئەو هەمێتە دروست نەبووە کە بتوانرێ ئەمە کاریگەری خۆی هەبێت و زۆر گرنگە ئێمە کۆمەڵگەی مەدەنی و مەکتەبەکان یا شوێنەکان وا لێ بکەین کەەوە بتوانین گرنگی لەم شتە زیاتر قۆڵ بنەوانێ و زیاتر گرنگی پێبن هەتا وەکو شوێنێک سەرچاوەیەک بۆ وەرگرتنی زانیاری و ساڕشکنی بینەکانیان بتوانن بەکاری بێنن ئێمە بەداخەوە ناتوانین برینی
قوربانیەکانی ئەنفال بەمانە ساڕێشکەین. بەداخەوە بەردەوام لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا نەمانتوانیوە ئاسوودەیان بکەین. ئەم ئاسوودەکردنی ئەوان تەنها بەوە نییە ئێمە مەراسیمیان بۆ بکەین و ڕێزێنانیان بۆ بکەین و کۆیان کەین و قسەیان بۆ بکەین و وتاریان بۆ بجێژین. ئەوان چاوەڕێی شتەیەکەن. من دڵنیام ئێمان چاوەڕێن حکوومەت و دەسەڵاتی کوردی دەبێ ئەوە بزانێ کە خەڵک لایەزال چاوەڕێیە کە پاداشتەکەیان بە دادگایکردنی جاشەکان بکرێ، پاداشتی ئەوان بە پۆڵێنکردنی ئەوانەی کە مستەشار و بەحسی بوون و لەو کاتانە ئاسانکاریان کردووە بۆ ئەوەی ئەو گوندانەی کە بە هەموو درێژایی مێژووی عێراق سیاری تێ نەچووە، بەدەستی ئەوان سیاری تێچووە. ئەو شوێنانەی کە خۆیان تێشاردۆتەوانی قەت دەستیان پێ نەگەیشتووە لە ڕێی جاشەکانەوە توانراوە بکرێ. ئەمە گرنگە. لایەزال خەڵک چاوەڕێیە ئەم هەنگاوە بندرێ هەتا ئەمە نەبێ ئاشکردنەوە بینی دەسەڵات و خەڵکی ئەنفال و کۆمەڵگەی دڵسۆزی کوردی دروست نابێت. و کۆمەڵگەی ڕاستەقینەی تەندروست ئەوەیە بەڕاستی کە بزانێت پۆڵێنی خەڵکە وەتەنیەکان بکە، نیشتیمان پەروەردەکان بکە و ئەوانە جیا بکاتەوە. ئێمە ناڵێن بیان کوژن، ئێمە ناڵێن دادگاییان کەن بە شێوەیە کە نمونەی نەبوو بێت، نەخێر. بەڵام گرنگە ئێمە لە ناو جاشەکانە جاشی باشیشمان هەبووە. بەلای کەمەوە ئێمە ڕێزلەیانمان بۆ جاشە باشەکانیش نییە کە هۆکار بوون بۆ ڕزگاربوونی دەیان خەڵکی ئەنفال و پێشمەرگە و خۆم یەکێکم لەو کەسانی کە لە ماڵی جاشە حەشادراوم لە ناو چەپچەماڵە. دەکرێت ئێمە پۆڵۆنی ئەمانە بکەین بۆ ئەوەی بزانین کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی تەندروست دەرچێ بتوانین پێگەیەکی گرنگمان نەبێ بۆ دەوڵەتداری ئەبێ ئەوە بکەین. بەڵێ ئێمە ساڵانە چەندین یادی جیاوازمان هەیە، بەڵام تا چەند پێویستە ئەم پرسانە ئێمە نەیکەین بە پرسا، بەڵکو هەر پرسێک ئەمە پرسی لەسەر بکەین وەکوی کە ئێمە پەیامێکی هونەریمان هەبێت لە جاتوی کە بە ساڵانە یەک ڕۆژ یادی بکەینەوە ئەو پەیامە هونەریە جا لە ڕێگەی دۆکمنتاری فیلمەوەیە، لە ڕێگەی پەیامێکی هونەری دیکەوە بتوانین بە هەموو جیهاندا هەموو ڕۆژە بتوانین بڵاوی بکەینەوە، نەوەکەوەی تەنها یەک ڕۆژ بێت یادێک بێت و بیکەینەوە لە نێوخۆی وڵاتدا. جاگەری مەسبێنە سەر ئەسڵی بە باسەکەش ئەتوانین بڵین ئێمە لەوانەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشا کەم تەرخەم بین. ئەگەر نەوەیەک وەربگرین لە نەوەی دوای ئەنفال بێت یاخود نەوەی هەردووای کارەساتێک بێت لەوەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە، لەوانەیە شارزایەکی باشی نەبێت لەسەر ئەم پرسانە، جا ئەوەی کە بگاتە دەرەوەی هەرێمی کوردستان، بگاتە دەرەوەی عێراق و کاتە جیهان، کەواتە ئەتوانین بڵین لەسەردا پێویستە گلەیەکە لە خۆمان بکەین لەوەی ئەمە لە ناوخۆی خۆمانە کەم تەرخەمین لە دوای بگاتە دەرەوە. بڵێ هەر وەک ئاماژەم پێکرد ئێمە چەندی جا وشیاریمان داوە بە خوێندنی باڵا و بە وەزارەتی ڕۆشنبیری و بە شەهیدان کە بتوانین ئێمە لە پەروەردە زۆر گرنگە لە سەرەتایی ئەوانە مناڵفێری ئەوە بکەین کە ئەم ئازارانیان ئەوەی هەت میلەتێ ئەگەر ڕابردووی لەبیر نەبێ ئایندەی نابێت. ئێمە زۆر گرنگە لەم ڕۆوانێ بتوانین منهەجێکی وامان هەبێت کە مناڵەکانمان بە شێوەیەکی ئاسوودەیی و کاریگەری خراپی نەبێت لەسەر مناڵ فێری مێژووی گەلەکەمان بکەین. ئەمە لە ڕووی چیەوە بێ؟ لە ڕووی مۆزەخانەوە بێ، گەلەریەوە بێ. ئێمە نقصانێکی گەورەمان هەیە، یەکێ لە پێگە گەورەکانی دروستبوونی کۆمەڵگە مۆزەخانەیە. ئێمە نابێ هەم ڕۆژی ئێمە لەم ستۆدیا دانیشتنی یادی ساڵانە یادی ئێرە بکەینەوە. من چەندین جار لەم ستۆدیۆ جەنابتانە دانیشتوم و باسیەمانە کردووە و قسەمانەمان کردەوە، بەڵام بەقەر ئەوە نییە کە ئێمە مۆزەخانەیەکمان هەبێت ڕۆژانە خوێندکارەکانمان لە مناڵیەوە بهێنین بۆ ئەوێ وەشتەکان ببینێ. وێنە زۆر گرنگە، وێنە هەمە چەندین کتێبمانە بێت، چەندین توێژینەوەمان هەبێت کەمە، بەڵام ئەم توێژینەوانە بەر هەموو کەسێ ناکەوێ. ئەبێ بچین ئەو کەسانی کەوا توێژینەوە ئەکەن و بەحسەکەن ئەچن لە کتێبخانەکانە دەریەن و بە دوای بابەتێکە ئەگەڕن کە ئەیانەوێ. بەڵام هونەر یەکسەر بەرکەوتت دەبێ، جا چ وێنە بێ تەبعانی وێنە گرنگە بۆ ئەوەی کە بتوانێت سینەمای لێ دروستکەی. سینەما ئێمڕۆ کاریگەری گەورەی هەیە کە گەنجێک دێنێتە بەر ئەوەی کە واسێریکە، بەڵام چ سینەمایەک، چ دۆکیمنتەریە کە شارەزاییەوە هەیە چۆن بتوانێت عەمقی ئەو کەسە ڕاکێشێ بۆ ئازارەکە و ئەو کەسی کە ئەو کارە ئەکا دەبێ خۆی شارەزایی لە ئازارەکانە هەبێ لەگەڵ یا بژی. من وەکو کەسێکەوە ئەزمونیەکم هەیە لە دۆکیمنتکردنی ئازاری قوربانیەکانە بۆ ماوەی 5 ساڵ کارم تیا کردووە، خۆشم شاید حاڵ بووم،
بەوەش ڕانەوەستان کە خۆم شاهد حاڵم گەڕامەتەوە بۆ ناو کەمپەکان بۆ ڕزگاری بۆ چەمچەماڵ بۆ کەلار لەگەڵ قوربانیەکانە تێکەڵ بووم دانیشتوم چوومەتەوە ناو ئازارەکانیان تاوەکو بتوانم دقیق ئەوەی ئەوانەیانەوێت یا ئەوەی بینیویانە یا ئەوەی چێشتویانە بتوانم ڕنگ باتەوە لە کارەکانمە ئەوەی من لە ئەو کارانی کردوە زیان لە 1000 سکێچە کە ئەو سکێچ و دەهێڵکاریانە هەمووی فۆتیچی فلیمە لە هەر سکێچەکە چەندین چیرۆکی تایە ئەمە تەواوکەری ئەوەیە کە ئێمە لە ئەنفالە هیچ وێنەیەکمان نییە ئەگە بەراوردی بکەی لە بینی هەڵەبجە و ئەنفالە کە خۆی هەڵەبجە خۆی دڵۆپێکە لە ناو ئەنفالە بەڵام لە هەڵەبجە توانیمان ئێران توانی دەرگا بکاتەوە بۆ مەسلحەتی خۆی هەچی صحفە و سەحافە و ڕۆژنامەنووس و ئەوانە بێنێ بۆ ئەوەی عێراق کەشفکە کەوا ئەمەی کردووە بەڵام بۆ ئەنفال لەژێر چەترێکی ڕەشا کرا هەموو دنیای ئیسلامی ئەیزانی هەموو دنیا عەرەبی ئەیزانی دنیای ڕۆژاوا و خۆراڵات و ئەمانە هەموویان زانی هیچ قسەی لەسەر نەکرا هیچ ڕووناکێکی نەخرا خۆشمان کارمان لەسەر نەکرد و ئەوەی کە ئیستا ئەکرێ هێشتا هەر زۆر کەمەکە کراوە گرنگە ئێمە ڕۆمانی گرنگمان هەبێ تەرجمەکرێ بە چەندین زمان کتێب چەندین دۆکیمنتەریمان هەبێ چەندین فلیممان هەبێ ژۆفلیمە ئێمە قوربانێکی زۆرمان هەیە لە دەرەوەی کوردستان کە لە دوای ئەنفال هەمووی ئاوارە بووین چوین بە وڵاتانە هەتا ئیستا وەبسایتێکمان نییە چیرۆکی قوربانیەکان کەس شەرمەکەن باسی ژانی خۆیان بکەن لە ناو ستۆریەکە دایبنێ بڵێ من لەوێ ڕزگارم بوو وام کرد ئەو من زۆر لە هاوڕێکانم کە جاری وای قسە ئەەکەم یا ئەوای جەرموانی ئەڵێ خۆی ئەمەش دیمان ئەی کوا چیرۆکەکە دێ ئەگەر باسیینەکەی چێتە خۆژر خۆڵەوە خۆی ئمە هەمومانە ڕوین سپینێ ئەی چۆن بتوانین ئەم بیادەوەریانە بۆ خەڵک جێبێڵین ئێمە بە هەزارها هاوڕێی خۆم هەیە کە لە ئەنفالا بووین لە دوای ئەنفال بووین لە کۆڕەوەکە بووین لەوە هەمویان خاوەنی چیرۆکن کە سوکاری نەماوە بە ئازارەوە ڕۆشتووە برینار بووە چیمیاوی لێی داوە بەڵام چیرۆکەکانیان بە دەکمەند چەند هاوڕێک ئەگەر چیرۆکی خۆی نووسی بێتەوە بە شێوەیە کەوا داهێنەرانە بێ و کاریگەری هەبێ ئەگەر بێت و ئێمە وەکو جوولەکەکان کە سەیرەکەی یان ئەرمەنیەکان کە سەیری وەبسایتەکانیانەکەی کە هەمویان بە شێوەیەکی زۆر ئەکادمیانە زۆر سیستەماتیک چیرۆکەکانیان ئێدیتێکی جوان کراوە و کاریگەری ئەبێ خەڵک بەردەوام سەیرێکە بەردەوام ئابدەیتیش یەکەنەوە لە دوای 70 ساڵ 80 ساڵ ئێمە هێشتا تازە خەمیەوەمانە مۆزەخانەمان نییە ئێمە جوولەکەکان لە هەموو ئەوروپا تەواوی شارەکانی ئەوروپا مۆزەخانەیان بۆ دروستکردن ئێمە لە وڵاتەکەی خۆمانە نیمانە یعنی ئەمە میوانێکممان بێت بیانی لە ناو هەولێرە کە عاسیمەی کوردستانە مۆزەخانێکمان نی ئازاری گەلیکی تیابێ بەڵێ و لە دووەکانیمانە لە سلێمانیانیمانە باسی دڕندەی ئەم ڕژێمە ئەکەین بە چەندین ساڵ بە تۆپ و تیارە و بۆ لێمانە تا ئێستا مەخفەرێکی شوڕتەمان نەماوە پیشانی بیانێکی بین بڵێن کاکە لەم مەخفەرات تعزیب دراوین کوژراوین یا وایان لێ کردووی کە سوکاری پێشمەگان وا لێ کردووە یعنی ئەمە مەرگەساتە بەڕاستی ینی بەداخەوە من لێرە دیزان کردی کە ئەڵێم هێشتا نەچۆ بچێ با ئەوەی سەرفەکەین بۆ نەوت و غاز و بۆ بازارکردنی ئەم شتانە شتێکی لێ بەلابەرین بیکەین بە مۆزەخانەیەکی شایستە گرنگ لە هەموو شارەکانی کوردستانە هەبێ بتوانین ئازارانی تێجێ بکەینەوە هەتا ئەوە نەکەین دەرگا ناکەینەوە بۆ خوێندکارانی سەرەتایی و پێش سەرەتایی و دوای سەرەتایی و تاوەکو پەیمانگا و هینەکان بێن لێرەوە مێژووی میلەتەکان بە شێوەیەکی سیستەماتیکی ئاکادمی دیراسە بکەن باشە دکتۆر من هەر پێرار خۆم لە چەمچەماڵ لەم ڕۆژەیە لەوێ بووم لەسەرەوەی کە یەکێک لە دایکی ئەنفال ینی لەگەڵی دانیشتم باوەڕم پێ بکە داواکارەکانی ئەوان زۆر سەرەتاییشن بەڵێ لەسەر ئەو زامە قۆڵەوە ئەڵێ لەسەرەوەی کە ئێمە ئەم غەدرە گەورەی بەرامبەر ژیانمان کراوە هەم لایەنی ڕۆحیمان هەم لایەنی جەسەدیمان هەم ماڵمان وێران بوو هەم شوێنمان لێ تێک چوو هەم ئێستا نەئەزانین چاوەڕێکەین نازانین چاوەڕێنەکەین هەم ئەو نەوانەی ئێستام هەمانە ئاسانکاری بۆوانە بکەن بەڵێ یعنی زۆر کات هەیە لەسەر ئاستی ئەم حکومەتی هەرێمی خۆمان لە ڕووی خوێندنگاوە لە ڕووی نەخۆشخانەوە کو لە ڕووی ئەو موچەکەمەی کە ڕەمزێکە بەڵێ ئەو موچەیە ئەبری یعنی ئەگەر ئەمە من لە دەمی ئەوە لە زاری ئەوە ئەم شتانە باسەکەم یعنی ئەوڵێ لەم ڕۆژەیە شوێنەکەمان ڕێنیە خۆمان بڕێ بەس دوای ئەم ڕۆژە بەجێمانێڵە ڕاستە ئەڵێ کە بەجیان نێشتین وەکوایە ئێمە جارێکی تر خۆ بکەنەوە بەسەرمانەوە خەفەتەکە جارێکە دامەگەی برینمان مەکولێنەوە
ساڵێک بە ساڵ لەم ڕۆژەیە شتێکی تازەمان بۆ بکەن بەڕێزت لە بواری دیواربەند و مۆنومنت و ئەو بابەتانەیە کارەکەی ئەم ساڵ لە چەمشەماڵ شتێکی تازاکرێتەوە ئەمە بوو بە پرسە بوو بە پرس ئەمەمان نەکردو بە پرسە باشۆکو و هاوکارم پەیوەند دێڵێ باش نیە یعنی چۆن ئەمانە کاری سەرەتایین بکرێت چۆن هەوڵ بدرێ با خۆ ئەم قسێش لابین لای خۆمان نەڵێن ناچین بۆ چەمچەماڵ خەڵک لێمان تووڕێ ئەرە وەڵا لێتان تووڕێ چۆن تووڕە نابێت ڕۆژێکی یادیەکەی تۆ تووڕابێت بەڵێ با من دیسان نمونەیەکی کە تۆ بێنمەوە پورە خاوەر هەیە کە من لە ڕزگاری مقابلەم کردووە کوڕ و کچ و زاوا و مناڵەکانی هیچی نەمابوو هەرخۆی مابوو 3 ساڵیشە خۆی فەوتی کردووە ژارەکەیم هەموو کردو بە هێڵکاری پورە خاوەر کاتێکە یەکێ لە هاوکارەکانم کە لەگەڵ مابوو لێ پرسی تۆ چیت ئەوێ زەویت ئەوێ ئەرزدە ئەڵێ من زەویم بۆ چییە من ماڵم بۆ چییە من ئەزانی چیم کوژێ کوڕەکەم من ئەوە بە دەنگ و بە سوورە هەمە دەڵێ من تۆزی مۆنیکای ئەو کەسەی هاو کوڕەکەمی برد کە ڕۆژانە بە بەردەی ماڵەکەمایە تۆزیەوە ئەم خمچێنێ زۆر ئازار بەخشە یعنی ئەو کەسێک کە کوڕەکەی بردووە لای ئازار وجودی هەیە لە گەڕەکەیانە لە پۆزیشنێکی زۆر باشیشایە پێگەیەکی باشیشی هەیە سارەی مۆنیکای پێ بە زمانی خۆی تۆزی مۆنیکاکەی ئەو منەکوژێ لێم دوورخەنەوە یعنی بزانێت تۆ ژنێکی ئاوە ڕۆژی چەند جار عەزابی ڕۆحیەی مناڵەکەی خەیتۆ بەرچاو ئەمەیە زامەکە ئێمە وەکوتم لەگەڵ ئەوانانی من سزای جاش و ئەوانە بەمکەی خراپ بوون بەڵام زۆر گرنگە کە قوربانی ئەنفال بزانێکە ئەم کەسانە شوێنێکی هەیە جیاوازن لە خەڵکێک کە قوربانییاوە کە هەموو ژیانیان لەسەر ئەم خاکە ڕژەژراوە دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ بەەوەی کە هەمیشە کار لەسەر ئەوە بکرێ هەم لە ڕوویەوەی کە بە شێوێکی ئەکادمی وە بتوانن زیاتر ئەو کەسانشی کە لە دیواربەندا لەوەی کە کاری بار بمێنێتەوە شت بمێنێتەوە من دای مواڵم خزمەت بە کەس و کاری ئەنفال کراوم کە دووبارە سپاس بۆ ئامادەبوون